ساڵی 2019 کوردستان چەندین ڕووداوی گرنگی بەخۆیەوە بینی کە بەشەکان کاریگەریەکەی بۆ چەندین ساڵی دیکەش بەردەوام دەبێت. پەیام لە زنجیرە راپۆرتێکدا ڕۆژانە گرنگترین ڕووداوەکانی هەرێمی کوردستان و عێراق و جیهان دەخاتە ڕوو. لا دەستپێکی ڕووداوە گرنگەکانی ساڵی 2019 لە ڕووداوەکانی نێو هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەین کە چەندین ڕووداوی گرنگ تێدا ڕوویدا. پاش نزیکەی 3 ساڵ لە 8 ئادار حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری هەڵگرتنی پاشەکەوتی موچەیدا کە یەکێک بوو لە بڕیارە گرنگەکانی ساڵی 2019 بۆ فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان، چونکە لە ساڵی 2016 بڕیاری پاشکەوتی موچە بەسەر موچە خۆراندا سەپا بوو. بە هۆیەوە فەرمانبەران بە دۆخێکی ناهەمواری ئابووریدا تێدەپەڕین و بەستەمی موچە ناویان دەبرد. لە 15 ئازار هەڵدانەوەی گۆڕا بە کۆمەڵەکان لەلایەن حکوومەتی عێراق و نەتەوە یەکگرتوەکان لە گوندی کۆچۆی سەربا شەنگال دەستی پێکرد. تەنیا لە گوندی کۆچۆ 9 گۆڕی بە کۆمەڵ دۆزرانەوە. هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە شنگال بە درێژای ساڵی 2019 بەردەوام بوو. دواتر ئەنجومەنی بەڕێوەبەری شنگال بڕیاریدا هەموو ڕووفاتەکان لە گۆڕستانێکی تایبەتدا بە خاک بسپێرێن. لە 1 ئایار حاکم گۆران کە لە کاتی ڕێفراندۆمی هەرێمی کوردستاندا چووە شاخ و ڕایگەیاند تا دەوڵەتی سربەخۆی کوردی ڕانەگەێنرێت نایەتە خوارەوە. دوجار لە پەخشی ڕاستەوخۆی فەیسبوکدا دژی پەرتەوازەی و یەکنەبوونی نێوان لایەنەکان تەقی لە خۆی کرد بەهۆی سەختی برینەکەیەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. پاش ئەوەی لە ساڵی 2010 دامەزراوەی پۆستی سەرۆکێرم لەلایەن پەرلەمانی کوردستانەوە سڕ کرا. لە ڕۆژی 8 ئایار لە دانیشتنێکدا بەدەنگی 89 پەرلەمانتار یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستان پەسەند کرا و ئەو دامەزراوەیە کارا کرایەوە. دواتریش لە 28 ئایاردا نێچیروان بارزانی بە دەنگی 68 پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان بە سەرۆکی هەرێم هەڵبژێردرا. لەو دانیشتندا هیچ کام لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی دەنگیان بە نێچیروان بارزانی بۆ سەرۆکی هەرێم نەدا و فراکسیۆنەکان یەکێتی نیشتیمانی و نەوەی نوێش بەشداریان نەکرد. پاشانیش لە ڕۆژی 10 حوزەیراندا لە مەراسیمێکدا کە سەرکردەی لایەنە سیاسیەکان جگە لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی تێیدا بەشدار بوون، نێچیروان بارزانی وەک دووەم سەرۆکی هەرێم لە پاش مەسعود بارزانی مامی سوێندی یاسایی خوارد و دەست بەکار بوو. لە 10 تەمووز و پاش تێپەڕبوونی نزیکەی دەمانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی وەک سەرۆک و جێگیری حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبژێردران و وەزیرەکانیش لەلایەن پەرلەمانەوە بەڕێژە و ژمارەی دەنگی جیاواز متمانەیان پێدرا. جێ ئاماژەیە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی دەنگیان با کابینەی نوێی حکوومەت نەدا و ڕایان گەیاند وەک ئۆپۆزیسیۆن لەسەر گۆڕەپانی سیاسی دەمێننەوە. لا 11 تەمووزدا بۆ یەکەم جار ئافرەتێک بوو بە سەرۆکی پەرلەمانی کوردستان کاتێک ڕێواز فایق لەسەر پشکی یەکێتی وەک سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا. لا درێژەی ڕووداوە گەرم و گرنگەکانی تەمووزدا لە ناوەڕاستی ئەو مانگە و لە 7 تەمووز لە ڕێستۆرانتی هۆقەباز لە هەولێر دیپلۆماتکارێکی کونسوڵخانەی تورکیا لە هەرێم بەناوی عوسمان کۆسە کوژرا. ڕووداوەکە کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێنا. تورکیا پارتی کرێکارانی بە ئەنجامدەری ئەو کردەوە تۆمەتبار کرد و پەکەکەش سەر لەبەری تۆمەتەکەی ڕەت کردەوە. دواتریش ئاسایشی هەولێر چەند کەسێکی با تۆمەتی کوشتنەکەی دەستگیر کرد و گرتەی ڤیدیۆی ڕووداوەکەشی بڵاو کردەوە کە چەندین پرسیاری بەدوای خۆی داهێنا و تا ئێستاش وردەکاری ئەو دۆسیەیە بۆ ڕایگشتی نەخراوەتە ڕوو. ڕاستەوخۆ لە پاش ڕووداوەکەی هۆقەباز ئاسایشی هەولێر گەمارویەکی توندی خستە سەرکەمپی پەنابەرانی مەخمور. ڕێگری لە هەموو هاتوچۆیەکی دانیشتوانی نێو کەمپەکە بۆ دەرەوەی هەولێر گرت. سەرەڕای فشاری چەندین ڕێکخرا و لایەنی ناوخۆیی و جیهانی و چەندین پەرلەمانتاری عێراق و هەرێم، بەڵام تا ئێستا گەماروی سەر کەمپەکە بەردەوامە. لە 5 کانونی یەکەم لە دوای چەندین دانوستان لە نێوان هەرێم و بەغدا وەزیری دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند لەبارەی بودجە و نەوتەوە لاگەڵ حکوومەتی ناوەندی عێراق ڕێککەوتون. بە پێڕێکەوتنەکەش هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی حکوومەتی ناوەندی دەکات و ئەویش بودجە دەنێرێت. قەرزەکانی هەرێمی کوردستان بە هاوبەشی دەدرێتەوە و بودجەی پێشمەرگاش دەخرێتە سەر وەزارەتی بەرگری عێراق. لا 11 کانونی یەکەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم باکوی دەنگ پرۆژە یاسای چاکسازی پەسەند کرد و ڕۆژێک دواتر ڕاستی پەرلەمانی کوردستانی کرد. بەڵام چەندین فراکسیۆن باسییان لەوە کرد پرۆژە یاساکە ئەکەم و کورتی هەیە و دەستی بۆ بابەتە هەستیارەکان نەبردووە. لە نێویاندا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پرۆژە یاسای چاکسازی پرۆژەیەکی ناتەواوە چونکە باسی سێکتەرە گرنگەکانی داهاتی با نمونەی نەوت و گومرگ و خاڵا سنووریەکان نەکردووە. هاوکات کەمترین موچەی خانەنشینی و گەڕاندنەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانیشی تێدا نییە. لە 21 کانونی یەکەم سەرنجام گرێکوێرەی کۆنگرەیەکێتی کرایەوە و پاش نزیکەی 10 ساڵ تێپەڕبوون بە سەر کۆنگرەی سێیەم کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی بە بەشداری 1000 ئەندام لە هۆڵی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسوژە گرێدرا و
نزیکەی 6 ڕۆژی خایاند تێیدا ئەنجومەنی باڵای سیاسی بە سەرۆکاتی کۆسرەت ڕەسوڵ و 8 ئەندامی پێشووی مەکتەبی سیاسی دروست کرا هەروەها 121 کەس وەک ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی دیاری کران کە دەبێت لە نێو خۆیاندا سکرتێری یەکێتی و جێگرەکانی و بەرپرسی مەڵبەند و مەکتەب و ئۆرگانەکانی یەکێتی هەڵبژێرن. هەروەها لە 27 و 28 کانونی یەکەمدا یەکگرتووی ئیسلامی کۆنگرەی هەشتەمی خۆی لە شاری هەولێر بەست و تێیدا پاش ڕکابەریەکی توند مامۆستا سەلاحەدین بەهادین توانی با بەدەستێنانی 546 دەنگ بەرامبەر بە 342 دەنگی ئەبوبەکر کاروانی ڕکابەری ببێتەوە بە ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی. هاوکات سەرکردایەتێکی نوێ کاژمارەیان لە 53 کەس پێک دێت بۆ حزبەکە هەڵبژێردران. لە پەراوێزی ڕووداوەکانیشدا و لە ماوەی 10 ڕۆژی مانگی ئایاردا لە دهۆک و هەولێر و ڕاپەڕین 4 کچی خوار تەمەن 16 ساڵ کوژران ئەمەش با زەنگێکی مەترسیدار بۆ نەمانی بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری دانرا. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام.